ئەو هێزە بێ کە یەکپارچەیی و یەکڕێزی خۆی بپارێزێت. ئەبێ یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو هێزە بێت دەرفەت نەدا بە ئەگەر و گریمانەکانی خەڵک بێن لێرە گریمانە و قسەی خۆیان بکەن. ئەبێ خۆی بڕیاری خۆی با لە پێناو سەربەرزی یەکگرتووی ئیسلامی کوردستان و یەکڕێزی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و دڵخۆشی جەمار و ئەندامانی یەکگرتووی ئیسلامی کوردستان من کاندیدکردنی خۆمە خشێرمە لە پێناو مامۆستا سەلاحەدین دا. کاکە کاکەم با قسەکەم تاوکە. هەر بۆیە داوا لە هەردوو برای بەڕێزم مەکەم، مامۆستا محەممەد فەرەج، مامۆستا محەممەد ڕەو، مامۆستا ئەبوبەکر کاروانیش ئەم قەناعەتەی من وەک پێشنیار پێش قبوڵکەن بۆ ئەوەی کەرنەڤاڵی خۆشیەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە جۆرێک بێت دنیا سەرسان کات. زۆر سپاس بۆ هەمووتان. بەڕێزان بفەرمونون هەر کەسە لە شوێنی خۆی دانیشێت. سیرکەن.